ساڵیادی دامەزراندنی دەنگی ئەمریکا دەمەوێ گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کارمەندان و بەڕێوەبەرانی دەنگی ئەمریکا بکەم. بە تەکید دروستبوونی دەنگی ئەمریکا 75 ساڵ لەمەوبەر دوای لە شەڕی جیهانی دووهەمدا کاریگەری زۆری هەبووە. دەنگی ئەمریکا هەمیشە بەوە ناسراوە کە هەواڵەکان بە شێوەیەکی بێلایەنە بە خەڵکی دەگەینێتن و ڕێی و بۆچوونی ئەمریکاش بە شێوەیەکی ڕێکوپێک بە هەموو جیهان دەگەینێ. ئەوەی کە بۆ ئێمە وەکو کورد مهم بۆ ئەو بڕیارە بوو دەنگی ئەمریکا دای بۆکردنەوەی بەشی کوردی دەنگی ئەمریکا کە من دەمەوێت لێرە سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم کە لەو کاتەتا دەوریان بینی بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەر بگرێ و موافقەتی کۆنگرێسی ئەمریکا وەربگیرێ بۆ کردنەوەی دەنگی ئەمریکا. بەڵام لە سەروی هەمویانەوە پێویست بەوە دەکە ڕۆڵی بەرچاوی ئەو کاتەی پیتەر گاڵبرێتس ئەوەی کە دەورێکی سەرەکی هەبوو لەوەی کە دەنگی ئەمریکا بە کوردی بڵاو بکرێتەوە. ممکنە ئەمڕۆ ئێمە بۆ ئێمە شتێکی تەبیعی بی چونکە میدیا ئەوەندە زۆر بووە بە کوردی قسەکردن تەلەڤیزیۆنی کوردی، بەڵام ئەو کاتەدا من دەتوانم بڵێم بڕیارێکی مێژووی بوو، زۆر بڕیارێکی زۆر گەورە بوو کە بۆ یەکەم جار دەنگی ئەمریکا بڕیاری ئەوەیدا کە بە کوردی هەواڵەکانی بڵاو بکاتەوە و بە تەکید دەنگی ئەمریکا وەکو سەرچاوەیەکی بێلایەن لەو کاتەدا بەشە کوردیەکەی زۆر کاریگەری زۆری بوو لەسەر بارودۆخی کوردستان. ئەو کاتە سەدام لە حکوم بوو، ئەو کاتە دوای ئەوە بوو کە ئیمبارگۆ لەسەر کوردستانیش دانرا، ئەوە ئەو ئیمبارگۆی کە لەسەر عێراق هەبوو، عێراقیش لەسەر کوردستانی دانا. تەنها ڕێگەیە کە ئێمە بمانتوانی بۆ دەنگی کورد بە جیهان بگەینێن دەنگی ئەمریکا بوو. لێرەشەوە دەمەوێت سوپاسی هەموو ئەو کارمەندانەی کوردانە بکەم ئەوانەی کە ڕۆڵیان بینی دەوریان هەبوو لە بەرەو پێشبردننی دەنگی ئەمریکا هەر لە ساڵی ڕۆژی دامەزراندیەوە هەتا ئێستا. و من پێم وایە هەتا ئەم لەحزەیەش کە ئێمە قسە دەکەین کاریگەری دەنگی ئەمریکا لەسەر کورد لەسەر زروفی کوردستان هەرماوە. ئەوەی کە ئێمە مەبەستمانە و دەمەوێ بیڵێم ئەوە ئێمە هیوادارین هەمیشە دەنگی ئەمریکا بە تایبەتی بەشە کوردیەکەی لە مەسەلەی هەواڵ، لە مەسەلەی گەیاندنی پەیامی ئەمریکا، لە مەسەلەی چۆنیەتی گەیاندنی هەواڵی کوردستان هەمیشە ئەو پێشەی کە لە ئەساسدا دەنگی ئەمریکا بۆی دامەزراویش بێلایەنی ئەوە بپارێزرێ و هیوای سەرکەوتن و پێشکەوتنی زیاتر بۆ دەنگی ئەمریکا دەکەم و پیرۆزبایی بە تایبەتی لە بەشی کوردی و کارمەندان و بەڕێوەبەرانی ئەو بەشە دەکەم لە ئەمریکا و لە هەر شوێنێکم.